گەڕەکی ئازادی گەڕەکێکە لە شاری کفری و نزیکەی 500 ماڵی تێدا نیشتەجێیە. ئەمە ڕێگەی سەرەکیە و گەڕەکەیە. حکوومەت بە بەمبەستی دانانی پرۆژەی ئاوەڕۆی گەڕەکەکە قیرتاوی گەڕەکی ئازادی هەڵکەندووە و بەم شێوەیە بەجێ هێشتووە. هاوڵاتیان و دانیشتوانی گەڕەکەکە بێزار و ناڕازین و داواکارن حکوومەت چارەسەرێکی خێرای ئەو ڕێگایە بکات. بەداخەوە نزیک 13 ساڵ ئەم ڕێگاوبانە هەر ئاوایە لە سیستانە حاڵمان باش نییە، لە هاوینە حاڵمان باش نییە تەبوو تۆزە خوڕولی تاوە لە سیستاندا. پێم وایە ئەو پێکاتێک کە دروستێکن ئەم شارای پێ دروستەکەن زۆربەی مادەگانی لە شاری کفریا دەستەکەوێ ئەو پەڕی دەنکێ دوانی نەبێ. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە نزیک 13 ساڵە ئەم جادەیان وا لێ کردووە. پێمان باشە، پێمان خۆشە چاکیکەنەوە بۆمان. داواکاری من نیە، داواکاری هەموو گەڕەکە و هاوڵاتیانی ئەم ناوچەی شاری کفری خۆمانە هیوادارین بەسەری بکەنەوە چاکیکەنەوەوان. والله براکە مزەمانیش باش نییە. بەخوای گەورە سیارەیە ماتۆر ڕەتەوێ ماتۆر 60 تا ڕانیە هەر ئیناوە پڕگات تەبوتۆز. تێگەیشتی ماڵەکانمان حاڵیان نییە، هەمووی تەبوتۆز و خۆڵ و هەموو بیانەوە بشوەریە. تێگەیشتی یعنی داوا لە لایەنی پەیوەندیارەکەم بزنیکان شارەسەری گەنەوە جادەیەکی توجاری ئەوە نیە بڵێ بەسن ئیشوکای لەسەر نیە، ئەوە جادەی ئەنفالەکەی لەسەری، ئەمە هەمووی دوکان و ئەو شتانەیە. والله بەزستان حەڵمان نییە، هەمووی قوڕ و قوڕاوە تەلەبەمان ئەچێ بۆ مەکتەب ئەدرێەوە هەمووی ینی قوڕا کەلپەلی هەمووی قوڕا، یعنی وەزعمان والله هیچ باشتێکە. بەڵێ جاری ینی کاتی زمانی حکوومەت با بڵێن جادە بوو، بەڵام جادەکە بە حکومی هەنیە مەسایلی ئاوەڕۆ ئەو شتێلە ئەو جادانیانە هەڵکەنا و ئێستا وەزعی ئێمە زۆر خراپ، بەڵام حکوومەت یاریەم دیارە تا ئێستا غەمی نەخواردووە و غەمیشی ناخوات. داواکاریمان وایە وەکو ئەو گەڕەکانی کەوا ئێستا خەریکەن سەبێکن و ئەو شتێلە بۆمانی قیرتاو بکەن و بۆی ئێمەش لەم کێشەی تەبوتۆزی و ناڕەحەتی ڕزگارمان بێت. گەڕەکەکە زیاتر لە 10 ساڵە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە و وەک زۆرێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی دیکەی شارەکە بە تاوانەکراوی ماوەتەوە. بەڕێوەبەری شارەوانی کفریش هۆکاری تاوانەکردنی پرۆژەی قیرتاوی گەڕەکی ئازادی و گەڕەکەکانی دیکە بۆ قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. خۆی گەڕەکی ئازادی تەنها ئەو ئێمە لە کفریا دوو پرۆژە سێ پرۆژەمان هەیە هەر بەهۆی خێرانی دەری ڕاگیرا با بڵێن. یەک لەوانە گەڕەکی ئازادیە لەگەڵ گەڕەکی محەممەدا پێکەوان لەسەر یەک بەڵەندەر کاری تێداکە، ئەوش بە هەمان شێوە هۆکاری قەیرانی دارایی بکە ڕاگیراتر خۆشبەختانە بە هەمان شێوە لە سادا ئەم ساڵ ئەوش پارەی بۆ تەرخان کراوە، بەڵەندەر ئاگادار کراوەتەوە لە تەواوکردنی ڕێکاری یاساییەکانی بتوانێت جێبەجێکەوە کە دەخزمەتی هاوڵاتیانەوە. لە شاری کفری چەند کارگەیەک بۆ سوودوەرگرتن لە سامانی سروشتی ناوچەکە هەن، وەک قیر و گەچ و بەرد. بەڵام بەوتەی هاوڵاتیانی شارەکە حکوومەت و بەڕێوەبەرایەتی خۆجیەکانی شارەکە ناتوانن سوودی لێوەربگرن و بۆ خزمەتکردنی شارەکە و بنیادنانەوەی بەکاریان بێنن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.